سڵاوان لەبێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینن ساتی ناشتنی تەرمی ئەو دوو براییە کە ئێوارەیان بۆ لە گوندی قاسم بەگزادەی سەربەناحی شۆڕشی قەزای چەمچەماڵ بەهۆی شەڕی تەمەن دوو بنەماڵە کوژران. ئێستادا لە گوندی قاسم بەگزادە تەرمەکانیان بە خاک دەست پێدرێ بە ئامادەبوونی خزم و کەسوکاری هەردوو کوژراوەکە. وە دیارە ڕووداوەکە ئێوارەی ئەمڕۆ پێش بەربانگ ڕوویداوە کە لە نێوان دوو بنەماڵە ڕوویداوە و بە خزمی یەکن بە پێی زانیاریەکان هۆکاری ڕووداوەکە بەهۆی کێشەی زەیزارەوە بووە. هەرچەندە پێی زانیاریەکان لە ماوەکانی ڕابردوودان کێشەیە دروست بووە لە نێوانیان، بەڵام بە سۆلحی عەشایری کێشەکە چارەسەر کراوە و تا کاتێک کە ئێوارەی ئەمڕۆ کێشەکە سەری هەڵداوەتەوە و نەمەخاڵێ لە نێوان هەردوو لایەن دروست بوو تا کاتێک کارگەشتەوەی چەک بەکاربێن ئەو ڕووداوە نەخوازراوەی لێ بکەوێتەوە. هەر لە ئەنجامی ڕووداوەکەدا سێ کەس کوژران و کەسێکیش بریندار بوو. لە ئێستادا لە نەخۆشخانەیە و باری تەندروستی ناچێکیرە. حمدا وزحمة